یازدەمین پێشانگای نێودەوڵەتی هەولێر کرایەوە. تێیدا 140 کۆمپانیای جیهانی لە 14 وڵاتی جیاجیاوە بەشداریان تێدا کردبوو. لە پێشانگەکەدا کە بوو ماوەی 4 ڕۆژ بەردەوامی هەبوو، نوێنەرانی کۆمپانیەکانی بیانی لە پێشانگەکەدا باسی کەلوپەلەکانیان بۆ ئامادەبووان دەکرد کەوا دەتوانن سوود بە خەڵکی هەرێمی کوردستان بگەێن و ئابووری هەرێمی کوردستان بەهێز بکەن. پێشانگا پردەکە بۆ دروستکردنی پەیوەندی لە بینی کۆمپانیەکانی بەشدار لەگەڵ کۆمپانیەکانی خۆمالی لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایکیدا و کۆمپانیان هاتن ئەمڕۆ بەشدارن لەو پێشانگادا لە دیو ئیش و کار دەگەڕن و ئێمە ئۆمێدەوارین کە بتوانین ینی ئەو پەیوەندی ئەو ئیشە بۆ ئەو کۆمپانیانی ئەوانەی هاتوونە بەشدارن لەو پێشانگادا ئیش و کار لە هەرێمی کوردستان ببین. ئەو جۆرە پێشانگایە تقریبان بڵێن نتوانین بڵێن هەمەڕەنگە ینی زیاتر وەکو وڵاتەکان مەسەرەن هەر وڵاتە و جەناحێکی گرتووە دێت ئەو کۆمپانیانی کە هەیەی لەو وڵاتی ئێمە بڵێن عەرزی کەلوپەلەکانی ئەکات چ لە ڕووی ئەلکترۆنیاتەوە چ لە ڕووی مەتەلەن کەلوپەلی ناوماڵەوە چ لە ڕووی مەتەلەن بڵێن ئەجزەی کارەباییەوە یعنی لە هەموو ڕێکانەوە ئەو پێشنگایە یعنی هەمە جۆرە نەک لەی تایبەت بە یەکشتەوە. لای خۆیەوە خاوەنی چەند کۆمپانیایەکی ناوخۆی هەرێمی کوردستان پێیان وابوو ئەم کۆمپانیا بیانیانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە گرنگیان پێدراوە بۆ بەشداریکردنیان لەم پێشانگایەدا هیچ سوودێکیان بۆ خەڵک و حکوومەتی هەرێم نابێت چونکە تەنها دەیانەوێت کەلوپەلەکانیان لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا ساغ بکەنەوە. بازە کاڵایەکم لێرەدووە ینی لە دەرەوەی وڵات کە دێتە ئێرت بە بازاڕی ئەوانەی خۆیانە کە بۆیان ساغ ناکرێتەوە لێرە دەیانەوێت ساغی بکەنەوە. یعنی ئەو پێشانگایانەی دەرەوە کە ئەم دیتومە لەگەڵ ئەوەی خۆمان ئەو تەکنەلۆژیایی کە لە دەرێ عەرز دەکرێت و پێشان دەدرێت و خەڵک وەکو مشتری دەچ سێری دەکات ئەو شتێک نییە لێرە ئێستا لەو پێشانگاییدا بەرچاوم نەکرد ینی فەرقش زۆر هەیە لە مابینی پێشانگای خۆمان لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەو پێشانگایانەی کە بۆ نمونە لە دووبە و لە چین و لەو جێگایانە کە دەکرێتەوە زۆر فەرقش زۆرمان هەیە. ئابووری ناسانیش پێیان وایە هێنانی ئەم کۆمپانیا بیانیانە بۆ هەرێمی کوردستان تا ڕادەیەک خەڵکی هەرێم لەو قەیرانە داراییە ڕزگار دەکات کە ڕووبەڕوویان بووتەوە چونکە خەڵکانێکی زۆر لەم کۆمپانیانە دەست بەکار دەبن. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.